بینەرانی خۆشەویستی کورسات نیو سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. لە هەرێمی کوردستان زیاتر پشت بە سیاسەتی هەناردەی نەوت بەسراوە ئەمەش ساڵانێکی زۆرەوە هەم لە ڕووی سیاسیەوەم لە ڕووی داراییەوە هەرێمی کوردستانی ڕوبەڕووی کۆمەڵێک ئاستەن کردوتەوە و زۆرێک لە شارەزایانیش پێیان وایە کە دەبێت هەناردە و هاوردەی هەرێمی کوردستان جیاواز بێت و بتواندرێت پەرە بە بوارەکانی تریش بدرێت. زۆرێک لە ڕەخنەگران و خەڵک باسییان لەوە کردکە ئێمە لە هەرێمی کوردستان هەموو بەرهەمێک هاوردە ئەەکەین، هەناردەمان زۆر کەمە. ئێمە ئەم شەو پرسیارەکەین هەرێمی کوردستان چی هاوردەکە و چی هەناردەکە، ئەتوانرێت چی بکرێت بۆی بتواندرێت ببێتە لانیکەم سەرچاوەیەک بۆ بازاڕەکانی ناوەڕاست و باشووری عراق و وەتانانەت بازاڕەکانی خەلیجیش. ئەم شەو ئەم بابەتە تاوتوێەکەی لەگەڵ بەڕێزان شێخ مستەفا شێخ عەبدوڕەحمان سەرۆکی گشتی هەناردە و ناردنکارانی هەرێمی کوردستان بەخێر بێ کاشێ، هەروەها بەڕێز فەریدون نامدار و بەرهێنی بەرهەمە سروشتەکان. سپاس. چۆناوە باش کۆمپانیا هەنارسێناوە هەموو شتەکانە. کاک فەریدونیش هەناری هێناوە، جادوای لێ پرسییم زایم هەنارە هیچوێ ئەوەش لەسەر پێشنیازی کاکتەلان لە شوێنی خۆن دانایە. کاک شێخ مستەفا بەخێر بێت. زۆر سپاس. هەرێمی کوردستان بەڕاستی لەوە دەست پێ بکەین ئێستا چی هەناردە ئەکا؟ بە ناوی خۆی گەورە هەرێمی کوردستان بەڕاستی هەرێمێکی بەکاربەرە. ئێمە ئۆکوێچەتی هاوردە بنانکارانی کوردستان ساڵانێکە ئەمانەوێت بتواندرێت لە ڕێگەیەکەوە تاکو ببین بە هەرێمێکی وەبەرهێنەر و هەرێمێکی بەسوود بۆ کاڵاکانی هەرێمی کوردستان، بۆیە زۆر هانی ئەندامانمان داوە کە بتوانن کارخانەی استراتیژیدا مەزرێنن بۆ یکەوە بتوانین بەرهەمی خۆماڵی خۆمان بەرهەم بێنین و بتوانین ئەو بەرهەمانەی کەوە بەرهەمی ئەهێنین لە ناو خۆماندا زیاتر ببێ و ئێمەش بە بازارکردنیان بۆ بکەین لە دەرەوە و بتوانین ببین بە هەرێمێکی بەرهەمێنەر. بۆیە بەڕاستی ئێستا کە ئەبینین لە هەرێمی کوردستاندا هەموو کاڵاکانمان هاوردەکراوە لە وڵاتانی دەرەوە و بەڕاستی پێویستەکەوە حکوومەتی هەرێمی کوردستانیش بێتە سەرخەت بۆی کەوا بتواندرێ هەرێمەکەمان بە شێوەیەکی بەرهەمێنەری لە هەموو بوارەکاندا بتوانین بەرهەم بهێنین و ئەو کاڵان و ئەو کارخانانی کە ئێستاشەیە گرنگیان پێ بدرێ بەرفراوان بکرێن بۆی کەوا بتواندرێ بەنامە خۆماڵەکانی خۆمان زیاتر و بەرفراوان بکەین و بەرهەمیان بهێنین. بۆیە ئێمە بەڕاستی کە ئێستا شتێکی وامان نییە کە بتوانین ئەتیمادی بکەینە سەر بتوانین بە شێوەیەکی بەرفراوان هەموو ساڵێک ئەو بەرهەمە بنێرین. بۆیە هەر ئەگەر ببینین ئێمە بە دیاریکراوی ئەم ساڵتان ناردووە ئێمە کە ببینین بەڕاستی هەندێک هەنگوین و هەندێک ئەنواع ئەو شتانی کەوان نێردراوە مەسەرەن هەنجیرە بە تایبەتی کاک فەریدون کە ئەندامی یەکێتی هاوردە و نادنکارانی ئێمەیە ئەندامێکی زۆر چالاکە توانیوێتی بەڕاستی ئەم ساڵ هەنارێکی باش کۆبکاتەوە و بتواندرێ ئەو هەنارانەی کاک فەریدون هەناردەی دەرەوە بکرێ و توانراوە زیاد لە 1000 تەنیش هەناردەی دەرەوە کراوە و بەڕاستی ئەمە یەکەم ساڵە کە بە بڕێکی ئاوا زۆر بتواندرێ بەرهەمی خۆمان و بەرهەمی کشت و کاڵ بە تایبەتی هەناردەی دەرەوە بکەین. لەوانەیە ساڵانی ڕابردوو هەناردە کراوە بەڵام بەو بڕە زۆرە نەبووە و ساڵانی پێشتریش پەتاتا هەناردە کراوە بۆ سعودیە بۆ ئیمارات بە بڕێکی باش، بەڵام ئەم ساڵ زیاتر و قیاسەی شکاند کە هەنار مۆڵەتی 1500 تەن وەرگیراوە، زیاتر لە 1000 تەن ڕەوانەی دەرەوە کراوە. بەڵام ئێمە ئەتوانین لە ڕووی پیشەسازیشەوە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بێت لە ڕووی پیشەسازیەوە چی ئەوە بوارە کشت و کاڵەکەیەتی ئەتوانین بەڕاستی لە ڕووی پیشەسازیەوە حکوومەت هاان دەربێ بتوانین ئێمە ئەویش لە ڕێگەی کارخانەی استراتیژیەوە ئەو کارخانانە بتواندرێ بەرهەم بە شێوەیەکی بەرفراوان بەرهەم بهێنن، بەڵام پێویستە هانیان بدرێ، پێویستە بەڕاستی ئەو کارخانانەی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەن بە گەورە و بچووک زیاتر هاان بدرێن و بە شێوەیەک کەوا ئەو کارخانانە ئاسانکاری تەواویان بۆ بکرێت لە چەند ڕوویەکەوە تاکو بتواندرێ هەم
کارخانەی تردا بمەزرێ یاخود ئەو کارخانانە زیاتر بەرهەمەکانیان زۆرتر بکەن بتواندرێ بینێرینە دەرەوە بەڵام بەداخەوە ئەوی مۆهەلە یعنی ئەوی مۆهەلە لە ئێستا مەسەلەن چاوتان لە سەرەتی ئەتوانن چی بنێرن لە پیشەسازی من ئێستا پیشەسازی بەرهەمە بەڕاستی بەڵێ ئێمە ئێستا ئەگەر بڵێن لە چیمەنتۆ شیشە دەوڵەمەندین ئێمە لە هەرێمی کوردستان لە سا هەفتا لە سا شەستی ڕەوانەی شارەکانی عێراق دەکرێ خواروی عێراق چیمەنتۆ و شیش بەڵام بە جۆرێک نەدراون و هاوکار نییە حکوومەت لەگەڵیان تاکو بتواندرێ زیاتر ئێمە بەرهەمی تر ئێستا مەسەلەن ئێمە کارخانەی دەرمانیشمان هەیە و دەرمانی باشمان هەیە ئێمە ئەتوانین ئەگەرات و ئەو کارخانانە زیاتر گرنگی پێ بدرێ دەرمان هەناردەی دەرەوە بکەین و زۆر مەسەلەن لەو ئەو پیشەسازیانەی کە هەیە بتواندرێ کاری لەسەر بکرێ ئێستا ئێمە لە ڕووی شیرەمەنیشەوە لە ڕووی شیرەمەنیەوە ئێستا لە سا پەنجای پێداویستی هاوڵاتی دابین نەکات لە هەرێمی کوردستان یعنی تێپەڕیوە لەوەی کەوە نیوەی پێداویستی دابین نەکات بەڵام نەگەشتوتە ئەوەی لە ساسە ئەو پێداویستی دابین بکات و دوای ئەوەش ئینجا ئێمە هەوڵ بین بینێرین دەرەوە ئەبێ لە ساسە پێداویستی هاوڵاتیانی خۆمان دابین بکە اینجا ئەبێ ئێمە بیری لێ بکەینەوە بازاری بۆ بکەینەوە لە دەرەوە کاکسەفیان لە سفرەی سەفەری و نازانم دەزوو بکرە و کۆمەڵشتی ئەوانەشمان لە دەرەوە بۆ دێستا ئەوە ڕاستە ئێمە ئەوە ئەزانی چێکاک زانە ئێمە بەڕاستی نەتواندراوە تەواو هاوکاری ئەو کارخانانە بین و حکوومەت نەیتوانیوە بە شێوەیەک هاوکاری ئەو کارخانانە بێ تاکو بتوانە منافەسەی ئەو وڵاتانەی دراوسێ بە تایبەتی وڵاتی جمهوری ئیسلامی ئێران ئێستا بەڕاستی یعنی پلاستیکە هێنێ لە هەرێمی کوردستاندا لە بازارەکانی کوردستاندا مناپەسەی بەرهەمی خۆمانی پێکرێ یعنی ئێمە ناتوانین بە نرخی ئەوان بیفرۆشین ئەوان لە چەند ڕوویەکەوە ئەوان هاوکارن یەک وحدەی کارەبایان لەسەر هەرزانە دووەم ئەو کەرەسەخاوانەی کە هەیەە حکوومەت یان بەبێ بەرامبەر یان بە نرخێکی زۆر گونجاو ئەی خاتە بەردەستیان و ئەو بەرهەمە هەرزانە وەستێ و ئەتواندرێ بینێ لە دەرەوە و حکوومەت یاسایان هەیە ئەو یاسایە ئەڵێ ئەگەر هاتوو هەر بڕێکت هەناردەی دەرەوە کرد زیاد لە حەد بوو بەو شێوە ساڵانە پاداش دەکرێت واتە بازیشی لێ وەرناگیرێ ئێمە کەرەسەی خاو بە هیچ شێوەیە بەگران لە دەرەوەی هێنین یعنی لە هەمووی سیرتر ئەوەیە کەرەسەی خاو کە دێگ و مرگشی لێ سندرێ نەخوازە ئەوەی کەوا بتواندرێ ئاسانکاری بۆ کروی بخرێتە بەردەستی ئەو کەرەسە خاوەی کە دێ بۆ کارخانەکە لە سنوورەکان گومریشیان لێ وەرەگیرێ دوای ئەوە وحدەی کارەبا لای ئێمە زۆر گرانە وحدەی کارەما یەک وحدەی کارە بە 157 دینارە تیجاری بەڵام لە وڵاتان بەو شێوە نییە هەتا لە عێراق بە 6 دینارە یعنی ئێستا زۆربەی کارخانەکانی خۆمان لە جیاتی ئەوەی کەوا کارخانی تردا مەزرە و بەرفراوان بکرێ بەعکسەوە هەندێک کارخانە داشتووە ئەگەر جگە لە هەنار و پەتاتە و شیش و چیمەنتۆ و بەشێک لە شیرەمەنی مەسەلەن ئەگەر ئەو وحدەی کارەبا مەسەلەن هەرزان بکرێ مەسەلەن گومرگەکە مەسەلەن عفو بکرێ ئاسانکاری بۆ بکرێ ئەتواندرێ بۆ ساڵی داهاتوو بۆ 23 چی بنێدرێ کاکشخ ئێمە ئەتوانین کارخانەمان هەیە 260 جۆر پلاستیک دروستەکە لە هەموو جۆرە پلاستیکێکی ناو ماڵ یعنی ئەوەشمان هەیە و ئێمە کارخانەی پێشکەوتووی شوشەمان هەیە کارخانەمان هەیە ئەلمنیۆم کارخانەمان هەیە بۆ موبیلیات و کورسی و ئەم شتانە کەوا دروستەکە چاکترین موبیلیات لە کوردستاندا دروستە بێ ئەگەر هاتو هاوکار بێ و دیزایانی زۆر جوانیشیان بۆ داناوە کە دیزایینێکی بە دیزایینێکی تازە دروستەکرێ بەڵام بەداخەوە تورکیا مناپەسەی ئێمەیە ئەو موبیلیاتە دێ لێرە زۆر گرانترەوەستێ هاوشێوەی ئەو موبیلیاتەی کەوا لە تورکیاوە دێ کاکشێخ گفتگۆ زیاترەکەین کاک فەریدون ئەو هەنارە هیچ شوێیە زۆر ئەو ئەڵێن لە هەرێمی کوردستان ئەو هەنارەی هەناردە ئەکرێ هی میسر و سووریا بەڵێ هی خۆمان نییە ئەو هەنارەی کوێیە ئەو هەنارەیەنی زەحمەتی شێ لەو بەرنامەیە خۆی بگرێتە ئاخیر ئەو هەنارە جوانەی لە بەردەستان بەڵێڵی دوێنێ لێکراوەتەوە ئەوە هەناری خورماڵە هی خورماڵە ئاینی کوڵکنی سەر و کوڵکنی خوار و
ئەو چەمە هەتا ئاچێتە چەمی زەڵم ئەم ساڵ هەناری زۆر باش بوو گردە نازێ باخی کاگمەریوانان زۆر باش بوو کۆمەڵێ باخمان هەیە لە قەدەفەری هەر زۆر چاک بوون ئەم ساڵ ئەو شوێنەی سەرمالندا هەنارەکەی ئەوە جوان بوو بێنەخۆشی بێ هین بووە باش ساڵی پێرار ئێمە ئاگامان لە یەکتر بوو مەسەلەن بەڕێزە سەرقاڵیەوەی ئەم ساڵ توانیتە لە ڕێگەی کۆمپانیاکەتەوە چەند هەنار دەبکەیت ئێمە ئەم ساڵ چەندین عقدمان کردووە لەگەڵ وڵاتان بە تایبەتی لەگەڵ وڵاتە عەرەبیەکان لەگەڵ بەریتانیا لەگەڵ فەڕەنسا بەڵام ئەم عقدانە وەکو پێویست جێبەجێ نەکران بۆچی لەبەر ئەوەی کاتەکەمان کەم بوو اینجاکە داوا خواستەکەی زۆری لەسەر بوو ئێمە توانیمان بۆ دووبەی و بۆ یەک دوو وڵاتی کەبەرین ئەویش بەهۆی ئەوە چییە لەبەروی شەریکەی شەحن لە کوردستانە نییە ئێمە کاتێ داوای 20 شاحینە ئەەکەن ئەبێ ئەم شاحینەیان لە وڵاتی ئێران و بەندەر عەباس بەڕێکەوەی بێت بۆ هەڵەبجە یاخود ئەبێت لە مێرسین و تورکیاوە بەڕێکەوەی بێت بۆ ئێرە چونکە بۆچی لەبەرەوەی نییە ئەبێ عقدی لەگەڵا بکەیت و بارەکەی خۆتی بنەری بەهۆی ئەوەوە ئێمە گرفتێکی گەورەی هەناردەکردنمان هەیە ئەو کارتۆنە ئەو پلاستیکەی ناوی ئەو کەڤەرە یانی ئەو تەغلیفەی هەمووی لە هەرێمی کوردستان دروستەکران ئەوە هاوردەیە هیچ شتێکی لە هەرێمی کوردستان دروستمان نەکردووە هیچی دروست نەکراوە بەس هەنارەکە بەس هەنارەکەی نیە کەواتە توانم بڵێ 150 شەکانمان هەناردەیە بەڵێ باشە ئەمە لە 175 بە تەقریبی چەند بەرهەمی هەنار لە دەڤەری مەسەلەن پارێزگای هەڵەبجە بووە مەنتیقەی کولکنی و سازان و قەدەفەری و ئەوانە زۆر بەداخەوە ئەمساڵ بۆی سەرمایە لە مانگی دووە هات لە کۆتایی مانگی دووە لە سەرمایەکیش لە بەهار لە مانگی سیا هات ئەوە هۆی بووە کە هەرچی بەرهەمە کشت و کاڵەکانە بە تایبەتی باغداری لە بنار و سەرشاخەکان هەمووی تووشی فەوتان بێت و بەرهەمیان زۆر کەم بێ هەندێک بوون تەرفەوتە بۆ منە سازان سەدان ساڵە یەکەمە لە ئەمساڵ هیچ هەناری نەبوو واقعەکان شت بوون مەسەلەن سەیرەکەی سازان ڕێشاو گردەناوێ چنار مۆردین باوکۆ چەک باشترین هەناریە بوو ئەمساڵ یەکەم شوێن بوو کە هەناری کەم بوو هیچی نەبوو بەڵام بناری شەڵەبجە و شارە زۆریە بوو مەسەرەن ئەو شوێنانەی کە سەرما کەم دییان یاخود پلەی گەرمایان تۆزێ دابەزی بوو نەچوونە ناقز 25ەوە ئەوانە باش بوون ئەو 150,000 چۆن 1500 ینی خەڵک ئەو گومانەی هەبوو کاک فەریدون نەچیەوە یانوتیان باشە بازاڕەکانی مە پڕێتی لە هەناری میسری و سووری کاک شێخ مستەفا ینی بۆ خەڵکە زانی بۆچی گومانەیەکە لە بری خەڵک بە داتا و بە شێوەیەکی ڕێکوپێک لەسەر بابەتەکان ئاگادار نییە ئێمە ساڵی وا بۆ لە هەڵەبجە 35 ملیۆن کیلو هەنارمانە بکاتە 35,000 تەنەکە ئێستش خەڵکی وایە نازانێت تەنە چەند کیلوەیە لە بەروێ ڕقەمەکان بە ئارۆزی خۆیان لە میدیا و ئەمانە بڵاوەکەنەوە ڕەنگەوە یەکێک بێت لە هۆیەکانی میدیا خاڵی دووەمیش ئەوەیەکەوە لە هەڵەبجە ساڵی وا بۆ 30 بۆ 35 37 32 هەبووە بەڵام مثال بۆی ئەب سەرماوە نزیکەی لە 11 تا 17 ملیۆن کیلو هەبووە ینی لە 11,000 تا 17,000 هەبووە چونکە ئێمە داتای ساڵانی پێشومان هەیە لەگەڵ بەرەزاتی کردو بەڵێ ئەکتیڤای زیاتیشیە و لە خواستی خۆشمان زیاتوانی بینەرینە دەرەوە بەڵام سوپاسی حکوومەتیش و وەزارەتی کشت و کاڵیشەکەین تاکو ڕۆژی بیستی ئەم مانگە هیچ بەرهەمێکی سووری و تورکی و ئێرانی ناتۆ مەگەر بە نهێنی و لە ژێرەوە بە قاچاق باشە کاک فەریدون ئەگەر بێت و کار بکرێت مەسەلەن ئەو پاکەت و ئەو کەڤەر و ئەوانە توانرێت لێرە دروست بکرێت بەڵێ ئەتوانرێ ئێمە بیرمان لەوە کردوتەوە ئێستا هەر بە بیکەن بە پیشە سازی نەکەر هەنار ئێمە لەسەر سێ و قسەمانەیە لەسەر ترێی شار باژێر کە زۆر ناوچەیەکی پانتایەکی گەورەی باشترین جۆری ترێ بەپێ ئەو فاس و داتانەی کە لای ئێمەیە ترێ لە دوهۆک زیاتر لە 100 نەوەی زیاتر تری چاکی دەرەجەیەکمانەیە کە بۆ سادراسی سێوی باڵەکایەتی و ئەو ناوچانە اینجاکە بناری ئەحمەداوا و بۆ هەڵەبجە و تاکوێتەوە هەنجیرێکی زۆر باشی هەیە تەماتەیەکمانەیە لە شارە زورە هیچ شوێنێکی دنیاە تەماتەیەکمانەیە لە پێنجۆنی شوێنێکی نیە ئێمە بەحس و ڕسەرجێکی باشمان لەسەر و بابەتانە کردووە بەڵام پێویستیمان بە حکوومەتە بۆی بیکەینە سەرمایەیەکی نەتەوەی بۆ نەتەوەکەمان کاک فەریدون ئەو هەنارە بە چەند لە دووبەی ئەفرۆشا چیلۆی هەنار بوو یاخو بە چیلۆ بوو وڵی لە هەندێک شوێن بە هەناریان فرشت لە هەندێک شوێن بە کیلۆیان فرشت کیلۆی $4 $3 بۆ $4 1 کیلۆ هەنار
لە هەرێم زیاتریەک بەس لە بەعزە شوێنێکیش ئەو هەناری ئێمە 5-6 کردو بەڵام ئێمە بۆ سعرە داومانە بۆچی لەبەرەوەی کە خەڵک ئیسیفادەی لێ بکە وڵاتەکان کەنار گەیشتۆتە چەندەوەی بزانی مەسەن هەنارێکی لەو شێوە ئێستا یەک کەناری ئەوە لە وڵاتێکی وەکو ئەمریکا ئێمە قسەمان لەگەڵ ڕێکخراوی ئەمریکیەکانە کردووە زۆر گرانە یەک هەناریوا لەوە چێ دەوێت تقریبن $2 تا $3 بکە یەک هەنار زۆر باش کاک شێخ مستەفا ئێمە بۆچی ئەو کارتۆن و مەسەلەن ئەوانی کە لە کاک فەریدونم پرسی ئێمە ناتوانین دروستیکەین والله بۆ دروستکردن ئێمە ئەتوانین دروستیکەین بەس ئێمە ئەڵێن هەنێ گیر و گرفت هەیە بۆیان چارەسەر بکرێت کارخانەکە ئەوانی کەوت ئەتوانن هەموو شتێک بڵێ ئەتوانن دروستیکەن چونکە بۆ شتێکی وانە ینیکەوە ئەو کارتۆنە نەتوانرێت دروستکرێ بەڵام کارخانەکان یعنی بەڕاستی نەگەشتونتە ئێستا خۆ هەنێک کارتۆن دروستەکەن هەنار نا بەڵام مەسەم کارتۆنیان دروست کردووە زۆر یعنی ئەو کارتانانەی کەەوە ئێستا کە تۆ ئەڵێ مەسەرەن کاتێک کە خواردن بۆ لە کاتی پێویستە دابی نەکرێ مەسەن بۆ هەژاران یان بۆ بەعزە شوێنێک 1500 کارتۆن 10,000 کۆتان 50,000 کارتۆن مەسە وایە هەمووی لای خۆمان ئەو کارتۆنان دروستەکرێت کارخانەمان هەیە واهە بەڵام لەوانەیە ئەمە کاکفەریدون لە دەرەوە لەوانەیە هەرزانتر بۆی دروستکرابێ نرخەکەی گونجاوتر بووە بۆیە هەوریاوە ئێمە ئەڵم ئەگەر هاتوو هاوکار بین هەموو شتێک لە ئەرێم کوردستان دروست دەکرێت بەڵام لەبەرەوەی کەوا هاوکار نێ حکوومەت بە شێوەیەک نەهاتووە هەموو پێداویستەکان خاتە بەردەست و بتوانێت بە شێوەیەک وحدەی کارەبا هەرزانکە و کەرەسەی خاو خاتە بەردەست و زەریبە و باج و شت لەسەر ئەو کارخانانە کەم کاتەوە ئەوانە لەسەریان کەم ئەوەستێ ئەگەر هاتوو ئەو شتانیان لەسەر نەبێ بەڵام ئەگەر هاتوو بەو شێوەی بێ لەسەریان بێ ئەوەش گرانەوەستێ لەوانەیە بۆ کاکفەریدون بۆ یەکتر دەست نەیە ئەنجینە ئێمە ئەتواندرێ بەڕاستی ئەگەر هاوکار بێ هەموو شتێک دروست بکرێت یعنی مەوزوعەکە ئەوەیە کەوا کارخانەکان زیاتر ئەو شتانەی کەوا لەسەریانە مەسروفات زۆریان لەسەر ئەکەوێ بۆیە لەوانەیە نرخەکانیان گونجاو نەبێ گرانتر بێن نەتوانێت منافەسەی ئەو ڕەنگە هەرزانتر بگاتەوە پاکەتە ئەو لەوانەیە لێرە دروستی کردو هەرزانتر بێت لەوەی لێرە دروستەکرێ و کارتۆنە بەڵام لەوانەیە بۆ ئەم نەگونجاندرابێ نرخەکەی نەگونجاو زیاتر ئێمە دروستکردنی کارتۆن لێرە ئێمە ئەم کارتۆنە موادی خامەکەی کە ڕۆڵی کاغەزە لە رووسیاوەیەت کە لە رووسیاوەیەت ئێمە نایەت ئێرە وڵاتی ئێمە زیاتر ئێمە کارتۆنەکەمان لە ڕێگەی ڕسایکلینەوە بێ خۆتە زانی سەر ناو بازاڕەکان خەریکە ڕسایکلینەن گەل کارگەکان بەڵام وڵاتە ئەجنەبیەکان و عەرەبیەکان یەکەم جار فحسی کارتۆنەکانیان ئەەکەن ئەگەر کارتۆنەکەت ڕسایکلین بێ هەنارەکەشت لێ وەرناگرێ ئێمە فحسیەوە هەنارش کراوە هەموو باخێکمان فحس کردو بە شێوەیەکی ڕێکوپێک ئەمەوێ ئەوەش باس کەم بۆیە توانیمانە سەرکەوتن لە پرۆسەکای بینی کاک شێخ مستەفا ئەگەر بە ڕێژەی سەدی وەریگرین ئەم ساڵ ئامارێک هەیە مەسەلەن چەندمان هەناردە هەبوو و چەندمان هاوردە بۆ بە سەدا بەرامبەر یەک ئێمە بەڕاستی ئەوکو ئەم ساڵ دراسەمان کرد کە نزیکەی 16 ملیارد دۆلار کاڵە هاوردەکراوە 16 ملیارد دۆلار هاوردە کراوەتە ناوەڕێمی کوردستان 16 ملیارد نزیکەی 16 ملیارد دۆلار لە دەرەوەی وڵات بۆ ناو هەرێمی کوردستان بە شێوەیەک لە تورکیاوە لە ڕێگەی وڵاتی جمهوری ئیسلامی ئێرانەوە بەم شێوەیە بەڵام ئەوانشمان حساب نەکردووە کە لە بەسراوە کە ئەویش لە بەسراوە دێتە ئێرە چکە زۆربەی شەریکە نەقلەکانمان لە بەسرا ئێستاکەوە ترانزێتە دێتە بەڵێ ترانزێتەکرێ لە بەسراوە تەوان بەسرا بۆچی زۆربەی شەریکاتەکانی خۆمان چۆتە ئەوێ لەبەرەوەی لەوێ دوو بەندەر هەیە بەندەری جنوبی بەندەری شیمالی بەندەری بەسرە شیمالی و جنوبی هەیە ئەم شیمالیەکەی زۆر ئاسانکاریەکە بۆ هەموو ئەو کەسانەی کەوا هاوردەی کاڵا ئەکەن لە ڕێگەی ئەو شیمالیەوە خەڵکێکی زۆریش لەچوو ئاسانکاری بۆ بکرێت ئەسێتە ئەوێ لەوێ ئەو ئاسانکاریان بۆ کرێت لەوێەوە کاڵاکان دێتەوێت جاران لە بەندەر عەباسەوە هاتە باشماق لە باشماق هاتە ئێرە و یاخود مەشێوەیەک لە ئیبراهیم خەلیلەوە هات بەڵام ئێستا زۆربەی ئەو شەریکە گواستراوانی کەوا کاڵا گواستنەوە هەمووی چوونەتە زۆربەیان یعنی لە سانەوەی چۆتە بەسرە لە بەشی شیمالەکەی لەوێ ئیشوکارەکانیان واتە ئەمە بە پارە بەڵام بە ڕێژی مەسەلەن چەندی هەناردە بوو چەندی هاوردە مەسەلەن 180 هەناردە بوویان نەخێر ئێمە لە سانەوە 5مان هاورد هەیە ئێمە نیمانە یعنی شتێ غەیری ئێوەسا کاک فەریدون نەبێ و هەنارە و هەندێک مەسەلەن
بڵێ هەنجیرە و مێوەژە و بەعزە شتێکی هەنگوینە و هەنگوینی ڕۆیشتووە هەنێک بەو شێوەیە ئەوانە یعنی بە کەمی نسبەیەکی کەمیە بەو شێوە ئەم ساڵیژەوە بەو شێوە زیاتر 1000 تەن ڕۆیشتووە باقیتر ئێمە شتێکمان نییە سەرەکی بێ بینێرینە دەرەوە بۆی ئێمە هەرێمێکی بەکاربەرین بەڵاموتیان مەسەلەن کۆمەڵی بابەتی پیشەسازی ئەچێتە دەرەوە مەسەلەن ئەوەی کە لە پلاستیک دروست دەکرێەوەی لە بەسەلەن زۆر ناوی سفرەی سەفەریانەوەنە زۆر کەم یعنی ئێمە ئەندازەکانی زۆر کەمە مثلەن لە پێشنگا و کۆنگرە بازرگانێک مەسەن لە پێشنگایەکە مشارەکەی پێەکەن یاخۆ دەچێت بۆ شوێنێکی تر ئێمە نانی کوردیشمانەیە نانی تیریمانەیە ڕوا خۆشمانەیە ئێستا ئەندامێکی ئێمە ئێستاوا لە ئەڵمانیا هەتا کارخانێکی کردوێتەوە بۆ نانی تیری یعنی نانی تیری لە بازار مارکێتەکانی ئەوروپا و بەریتانیادا لەوێ ئەبیندرێ یعنی هەیە ناڵم یعنی شت زۆر بە کەمی ئەڕوا زۆر بە کەمی لە هەموو بوارێکە بۆیە لەبەر ئەوە بەڕاستی ئێمە ناتوانانی اعتیمادی بکەینە سەر بڵێن وڵای شتێکمان وایە بەڕاستی زیاتریش بەڕاستی ئێمە تەوەقع باشە کاکشێخ کاریگەری لەسەر نرخی ناوخۆ ناکات بۆ نمونە ئێستا کاک فەرەیدونەڵێ و هەنارە لێرە لە دوبەی بە چوار گەیشتۆتە $6 تقریبا هەناری خورماڵوانێ با ڕکلامیش بێ بەڵێ هەناری خورماڵ بۆ منتیقا بۆ پارێزگای هەڵب $4 $5 بەڵێ ئەوە ئەمە لە ناو خۆگران نابێ مەسەلەن تۆ بینێری ئەم خواستە پێ بڵم ئەم ساڵ باش بووە هەنار یعنی بەرهەمێکی باش بووە پێویستی ناوخۆشی تۆزە دابین کردووە بۆیە نبینین هەنار لە 1250 زیاتر لە بازارە ئەو پەروە 2000 دینارێک واهەیە بۆ شێوە لەسەر بەورە کاشێخ مستەفا شێخەکەم شتان بەسەر کافەرێدون ئەو هەناری مصری و سووری و ئەوەی کە باسەکرێت لە بازار بەچەندەوەی ناوخۆمان بچەندە من پێشەوەی لەسەر ئەوە قسەکەم حەزەکەم ڕووکردۆ لەسەر کەرتی کشت و کاڵشتم گەری جازب بفەرموو ئێمە ئەم ساڵ یعنی سەرکە ئەم شتانە هەیە ڕەنگە تا ئیسە لەسەر میدیاش باز نەکراوێت کاک شێخ مستەفاش ئەزانێ بەس لەوە چێ لە بیری چوبێت لە بەرنامەکەیان نەهاتوێتە خیاڵیوانە ئێمەی ساتێ ئاوی سلێمانی یعنی بەناوبانگە لە زۆر وڵاتی دنیا ئەفرۆشیە بۆتە براندێکی جوان ئێمە ئیسە دۆشاوی شارە زۆرە بینە دەرەوە من ئاگادارم لە تەنیشتی منای وەختی خۆی ئەو معاملە ژینی من بۆ ئێستا چێت دەرەوە من ئێستا هەفتەی ئایندە ڕوبەنارە بەمە بەریتانیا و هەموو ڕێکارەکانم بۆ تاوا کردووە ئیزە ئێمە زۆر شتمانە چێ زەیتونی ڕاستان ئەچێتە دەرەوە ڕۆنی زەیتونی ڕاستان یعنی زۆر بەرهەم ئەمە 5 بەرهەم بەس زۆر بەکەمی زۆر بەکەمی ناتوانندرێ ئێمە قیاسێکی بۆ دانین باشین وڵا کاکەجان هەمووی لە 5 زیاتر ستاندار دەکەین باسی هەوڵەکە مەسەن ڕێگا ئەخر یەک شتە زانی بۆچی ناچێت دەر من سەر پێڵێ میسە من ئەگەر حکوومەت پلانێک دانیە و پلانەی کە من خۆم ئەیزانم لە ڕووی کشت و کاڵ من ئێستا بارێکێنم لێ مێرسین و سارەیەتە هەڵەبجە لێرەوە چێتە ئیبراهیم خەلیل لەوێ چێتە مێرسین سواری کەشتیەکەن ئەچێتە فەڕەنسا لە دۆڤەر دایەگرن لەوێ دووبارە سواری سیارێکی کەنەکەنەوە ئەچێتە ناو بەریتانیا لەوێ بۆ سوید سرکە ئەم حوت هەشت نەقڵەیە ئێمە وڵاتەکان زیاتر تەعاملمەن بەڵام ئەگەر لە وڵاتەکەی خۆمانە شەریکاتی نەقڵبانەوێت چی جەوی چی بەڕی چی دەریایی ئێمە ڕەنگە بتوانین لە ساڵێکە من 6 بەرهەمەم داناوە بە حکوومەتی ژەڵێم 6 بەرهەم تەماتەی پێنجێن و شارە زۆر تری شار باژێر و دووەکو هەورامان زایدەن تەماتە و بەنجانی هەڵەبجە لەگەڵ هەنارە لەگەڵ هەنجیرە ئێمە ساڵانە ئەتوانین 600 تا 500 ملیۆن یۆرۆ بەس مەعامەلەگەین لەگەڵ یەکێتی ئەوروپای وڵاتانی عەرەبیە یعنی لە 6 ئایتیما ئەی وەرە تۆ ئەمساڵ حسێب کە زیاتر لە 150,000 تەن گەنممان بە عێراق داوە ساڵانە ئێمە وڵاتی کێش هێداکە وەڵام ئێمە نەقڵمان نییە بۆچی ئێمە لەسەر دەریانین وڵاتێکین دوورین لە دەریا نەقلەکەشمان زۆری تێچێت ئێستا ئەو ڕوبە هەنارەی ئەیبەی بۆ بەریتانیا مەسەلەن بەچە نەگاتە دەست شوشێک بەدەستی مەسەل کیلۆیەک ئێمە لەوێ بە 12 تا 15 دلار ئەکا 1 کیلۆی بە شوشە بە شوەیەکی ستاندار ژنی شێوەیەکی جوان بە شێوەیەکی پاکیجینی جوان کردومانە بەڵام پرسیارەکە لێرە چییە؟ کوالیتی کۆنتترۆلی ئەوان قبولی کردووە بەڵێ قبولێکە لە ئەسترالیا داوای 200 تەنەکەن بەس ئێمە هیچمانی بیگەین نەوێ بەڵام من لێرە داواکەم لە حکومەت ئیستا بچۆ تاران لە کەرەجا مەتارێکی فەقس بۆ فشتەی بڵە
بەس بۆ سەوزەیە ڕۆژانە دە تارە بەس بۆ قەتەر و وڵاتەکانی دنیا و ئەوروپا ئەڕوات بۆ شەرقی ئاسیاچێ بۆ کۆریا و ئەمانە ڕێگەی هەوای زۆری لەسەرەکەی نەخێر حکوومەت بیکار زۆری لەسەر ناکە ئێستا کارگۆکە حکوومەت دعمەکە ئێستا سەرکە ئێستا بچۆ ئەردەن لە ئەردەنا ساڵانە 46 ملیۆن مەترن کە ئەو ئەکڕن لە ئیسرائیل بەس بۆ خواردن ئاوی خواردنانیە کاک بەشێخ مستەفا زۆر معلوماتی لەسەر ئەردەن من سەفەرم کردو لەگەڵی بەڵام سیرەکەی لە ئەردەنا زەویشیان پەرلەمان ڤیتۆی بەکارێنەوە گەر بیرێکێتی وازی بەکاردیبێنەوە بێ ئاون بەڵام مەتاری سەوزیانە ئێمە ترۆزی و خیار و تەماتە و گوڵ ساڵانە 200 ملیۆن دلار بەس گوڵە نێرن لە ڕۆژی خۆشەویستیا بۆ لە مانگی دوا بۆ یەکێتی ئەوروپا یعنی شتێکی زۆر هەیە بەڵام ئێمە نەقڵمان نییە ئێستا من فەرمو نەقڵ ئەبێت ئەتوانم هەموو بەرە بەکار بدەنینە دەرەوە چونکە گران ئێمە ئێستا یەک سیارەمان بۆیێت 700,000 یۆرۆی تێشێت تا ئەگاتە بەریتانیا تا ئەگاتە دوبەیش کە لە بندەستە بەڵام لە وڵاتێکی و مسرا لە مەزرعەکە و بارێکە ڕێک تا دوبەی دای ناگرێت اینجا کەمتر ئەمانەیەک ئەمانن ئەم خاڵانن کە بۆتەوە کشت و کاڵ لە وڵاتی ئەمە پێش نەکەوێت لەگەڵ بێگەرخان ئاشنایەتی تەیەکی دە مەسەلەن ئەوش زۆر حەزەکە لەو بابەتە من زۆر سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان و ستافی ئەنجومەنی وەزیران و جەنابی وەزیر بێگەر تاڵەبانی و هەموو ستافەکەی وەزارەت و بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵی سلێمانی وەڵبجە دەکەم کە زۆر هاوکارن زۆر پەڕۆشیشن بۆمە بەڵام ئەمە چەند لایەنێن هەناردەکردن بە تەنها بە یەکێتی هاوردن و هەناردە ناکرێت بە ژووری بازرگانی ناکرێت بە هەموو شوێنەکان جاری ئەمە بۆ شادێکی سەحی هەفتەیەکمان پێچێت کەواتە هەناردەکردن ئەزانێکی وەکو ئینێگوایە شەبەکەی وایە بێ هەمومان نیتوەرکە دروستکەین و پەیوەندیمانێ بە ئیمێڵێک هەمووی جێگە من بارە بەمە برایم خەلیل بە یەک ئیمێڵ لە فەڕەنسا داخڵە بێ بە یەک ئیمێڵ ئێشا بارەکە 100 کیلۆمەتر نەچوە بارەکە من ئەو کاغەزێ منیان گەیاندە دەسی ئەو وڵاتی کە بۆیە ڕوا بۆ لەبەری ئەن وڵاتیان پێشکەوێ بەڵام ئێمە ناتوانین ئەمە بکەین ئێمە شادەکەی بن کاک مەسەلەن ڕوبەهنارەکە توان وەکو براندێکی کوردستان وەکو لۆگۆیەک توزانم شتێکی لەو بابەتی لێ بدەن ئێمە هەموو براندەوە کووردا و مزمێردین کوردستان هەموو شتێکی لێ هەموو عەرەبەکان ئەم ساڵ لە ئیمارەت من خۆم هەفتەی پێش و لێ بۆ هەمووی دەستخۆشیە کات ئێمە ساڵی ئایندە بە شێوەیەکی جوانتر هەر لە مەزرعەکە و ڕاستەوخۆ نەخلەکەین بۆ وڵاتە عەرەبیەکان قەتەر داوایەکە سعودیە داوایەکە فەڕەنسا زۆر داوامان لێکە بەڵام ئێمە مەسائلی نەقڵمان نییە تاکو شەریکێکی نەقڵە دۆزیتەوە تەئمینی وەرەگی لێت مانگێکت پێچێت سەرەکەی هەنار خەریکە لە نیواتەوە بێ بەڵام ئەگەر وەزارەتی کشت و کاڵ و ئەنجومەنی وەزیران چونکە ئەم ساڵ هەمە هەنگیان کردین ئێمە بۆیە توانیمانە زۆر بەرینە دەرەوە بەڵام ئەگەر زیاتر خۆماڵی خۆشمان بەرهەمی کوردستان ئۆرگانیکە من زیاتر مەرغوبە کوالیتی زۆر بە قووەتە چونکە بە کیمیایی دروست نابێت باش زۆر مهمە چونکە بەڕاستی ئێمە لە 2017 هەندێکمان نار بۆ دوبەی لە قەری عالەمی بەشداریمان کرد تەڵەبیان کرد 200 تەن نەمانتوانی نەبوو دەستمان نەکەوت بۆ بەڕاستی بەرەمەکە زۆر مهمە بەڵام کەمە ئینتاجمان کەمە کاک شێخ مستەفا حکوومەت دەبێت چی بکات بۆی ئەوە هەبێت بەس بەڕاستی مەسەلەن باسی ئۆرگانیک کرد مەسەلەن ئەوەی کە ئەڵمانیا داوایانی تیریەکە و ئوسترالیا داوای ڕوبەهنارەکە بەریتانیا ئەکید لەبەر ئۆرگانیکێتی بەڵێ لەبەر ئۆرگانیکێتی ئێستا هەنجری ئەمەمانە کاکزان هەر بۆ نمونە یەک تەن هەنجیر لە ناو بەریتانیا 8,000 یۆرۆەکە 8,000 پاوەنەکە نقل و هینەکەی واکە دامێکی زووتیاری یەک هەنجیر نقل ئەڵێم تەنێ تۆ سەرکە تەنێ لێرە بە 4 ملیۆنە بەڵێ بەڵێ وایە 8,000 لەکوێ 4 ملیۆن لەبەروی بەرهەمەکە ئێمە دەرمانە ئێمە دەرمانە هەنجیری مەرگەیە بەڵێ هەنجیری ئەم دۆڵە ڕوتەکانی گۆران یعنی هەنجیری شار باشەرمان هەنجیری هەورامانمان هەنجی ئەحماوەتر بەڵبندی هەنجیرە خۆتەزانی دەشتی ئیران و بڵێم شەقلاوەتایەتە خوارەوەتا ناوڕانی هەمی هەنجیرە بەڵام ئێمە تا ئێستا دەمانتوانیسە سە ئێران کەچیەکە مەسەلەن ئێران هەر بۆ فەرش براندی ئێرانە بۆ فستق براندی ئێرانە هەڵە 3 ساڵانە 10,000 تەن خوری تەوزیعەکە بەسەر گوندنشینەکانە ئەڵێ تۆیەکی ئەم ڕسمەتێنێ ئەوە دەعمە دوایە خۆی وەرەگرێتەوە من خەڵکە ناسم لەو نزیکی پاون و هەڵە بزۆی خۆمانە خەڵکی ئەو دیوە ڕۆژهڵات فەرشی دروست کردووەسە لە وڵاتە پێشکەوتەکانی دنیا ئەیدەن بە ملیۆنە دۆلار بۆچی لەبەروی تۆ دەعمەکریت مەسەلەن سەرەکەی کۆمەڵێشت هەموو گوندنیشەکان دەعمەکرێ یعنی ئێمە ئەبێ سیاسەتی ئابووری خۆمان لە نەوتۆ بگۆڕین بۆ کشت و کاڵ چۆن لەبەری
پارە بەس نەچێتە دەرەوە بێتەوە یعنی ئیسێمە من یەک داتاکەم بۆ جەنابەت دلار ساڵ ڕۆژ پێ بۆیە ئەزمەی دۆلار ئەزمەی دینە هیچمان دەست ناکەوێت کاکەزانە فعل ئەگەر ئێمە هەرێمەکەمان هەمێنێکی بەرهەمێنەر بێ ئەتواندرێ بەڕاستی ئێمە لە جیاتی ئەو پارە بڕواتە دەرەوە لە ناو خۆ ئەمێنێتەوە و پارەش دێتە ناومانەوە ئەجا دەوڵەمەند 8 زانیۆرەوەی کاک فەریدون لە شتێکا باسیەکە دێتە ناو کاک ببوورە کاک فەریدون کاک شێخ مستەفا ئەبێ ئەوانەی ئەو خولیا ئەو هیوانەی کە لە دڵی کاک فەریدونایە و لە دڵی جوتیارە نیارێمی کوردستانایە حکومت ئەبێت چی بکە بۆی ئەم ساڵی 2023 هەر نەڵێن ئەوەمان هێنا و ئەوەمان ڕۆیشت ئەوەمان ڕۆیشت ینی کاراسانی سەرەتا ئەبێ چەند ڕاوێژکارێکی ئابووری یعنی بەتوانە وەژیر و چەند یعنی کارین ئابووری هەموو لایەک کشت و کاڵ و پیشەسازی و هەمووی بگرێتەوە کە ئەو ڕاوێژکارانە لەگە ئەنجومەنی وەزیران لەگەڵ حکوومەتە بتوانن چەند کەسایەتیەکی شارەزای ئابووری و جوتیاری لێهاتوو و ڕێکخراوە ئابووریەکان بەیەکەوە بتوانن سەرقاڵی ئەوە بنکەوە ئێمە چی بکەین ئەم هەرێمەمان لە بەکاربەرەوە بێ بە بەرهەمێنەر ئەو کاتە هەر یەکە و لە ئاستێکە فکرەیەکی پێەیە ئەتوانێت تەرحیکە بتوانین کاری لەسەر بکەین چۆن ئەنجومەنی نەوت و غازی ئەنجومەنی هاوردە و هەناردا ئەنجومەنێکی سەرکەوتوانە ئەتواندرێ دابمەزرێندرێ و بتوانێت گوێی لێ بژیرێ و بتواندرێ کاری بۆ بکرێ تاکو بەڕاستی لە ئاستێکە تا بتوانین ئێمە کاری لەسەر بکەین بەڕاستی حکوومەت لە هەموو ڕوویەکەوە ئەتوانێ بێتە پێشەوە و ئەتوانێ هاوکار بێ بەڵێ یعنی حکوومەت زۆر کات زەڕان خۆی پێی خۆشە یعنی بتوانێ کارێک بکە تا لە ڕووی هەناردەشەوە ئێمە پێش بکەوین مەسەڵەن کە ئەبینین ئەنجومەنی وەزیران دێتە پێشەوە کە بۆ ئەوەی کەوا لەگەڵ وەزارەتەکانە و توێژەکە و کەسە مەسەڵەن لەگەڵ ئێمە جارجار قەقسەیان کردووە بەڵام ئەوە پێویستی بە لیژنەیەکی هەم ئاهەنگی بەردەوام هەیە بتوانێت کاری لەسەر بکرێ و حکوومەتیش ئەو ئاسانکاریانەی کەوا ڕەچاوەکرێ و ئەخرێتە ڕوو بتواندرێ بێنێتە پێشەوە و پێشکەشیکە یعنی من بەڕێی من یعنی کارخانە هەتاکو کارەبای لەسەر دانە بەزێنی وحدەی کارەبای لەسەر کەم نەکەیتەوە ئەو کارخانەیە ئەو بەرهەمانی کە بەرهەمی هێنێ هەموو بەرهەمەکان گران ئەوەستێ ناتوانێت منافەسەی دەرەوەی پێ بکە باش و بەرهەمێکی زۆر بەرهەم زۆر باش کافەریدون تۆ ئەتەوێت چیت بۆ بکرێت بۆی بتواندرێت ئەم یا بەرفراوان بێ ینی لە پارێزگایەک نەوەسێ بتوانێت هەموو هەرێمی کوردستان یعنی بەڕاستی ببێتە جێیتەوە ئێستا من داتایەک بە جەناب دەڵێم من نزیکەی 600 گوند ناوم لای خۆم تۆمار کرد 600 گوند لە ڕانی و قەڵازیەوە تاکو هەورامان ئەم 600 گوندە بۆ نمونە من ئێستا خەریکی بازارێکم بازارێکی ئۆرگانیک هەرچی شتێتی کە لە وڵاتە پێشکەوتەکان وەکو مالیزیا وەکو ئیمارات وەکو قەتەر بەس ئەو بازارە خواستی لەسەر چۆن کارفر بۆتە نمونێک لە جیانە خەڵک براندەکانی بە جوان وەرەگرێت چونکە تێست و شتێکە ئێمە هەموو بەرهەمە کشت و کاڵەکان لێوا کۆکەین بۆ نمونە لەم 200 لا بە 500 گوند سەرکەیسە لە پارێزگای کرماشانە معمەلێکی شیر و ماستەیە لەگەڵ 500 گوندە تەعاملی کردو هەموو بەیانی خەڵک فێر بووە لە ڕێگەی 5 مندووبە بە شیرەکەێنن ئەو شیرەکەن بە ماست و ئینێرن بۆ کوردستان بۆ ئێمە ئەیکەن بە پەنیر و ئینێرن بۆ ئێمە باشە بۆ ئێمە نەتوانین لام 600 گوندە ئەگەر هەر لە گوندێک ڕۆژی 20 هێلکەمان بۆ خۆ بێتەوە 20 هێلکە ماڵێک نییە لە گوندا مریشکی نەبێ 620 ئێمە 14000 هێلکە لە یەک ڕۆژێتەوە بازارڕە 14000 سەرکە من هەر خۆ هەفتەی 50 هێلکە تۆ سەرکە ئەخر تۆ سەرکە مەبەست خۆت زانیت لە گوندا ماڵ ئاژا سەرکە هەر یەکی ڕۆژی مریشکێک بە خەڵک قەلب بەخوێ کا مریش بەخوێ سەرەکەی تۆ گۆشتی فرێشە خۆی هێلکەکەیشت فرێشە وەرە ئاوی هەنارەکەشت فرێشە ڕووبەنارەکەت فرێشە شەربەتی شار باشەر بۆ مێوەژەکەی بەکارێنین تریەکەی بەکاربێنین بۆ درێژایی ساڵ لە ساردخانەکانە داینین لەگەڵ ئەوە شاسێرەکەی ئەیکەن بەچی بە ترشاتیش بۆ هەموو ماڵەکان ئەیبات لەو زاخ و لەو ئەسیدە کە ئەی خوا خەڵک لە بازار ڕزگاری باشە بۆ ڕەفە و سەلاجەکانی مارکێتەکانمان پڕێتی لەشتی بێگانەکە ئەخر من ئێستا لێرە ئەم قسەکەم هۆی چییە حکوومەت من ئێستا و بازارڕێکەکە دروستکەم 72 ئایتمم تۆمار کردووە
بە درێژایی ساڵ لەو بازاڕای بێت تۆ چی بانکێتەکەی هەر لە گۆشتێکەوە هەتا ئەگاتە هێلکەیەک هەتا ئەگاتە شتە طەبیعیەکان بەرهەمە خۆماڵەکانی خۆمان تۆ لە ئەوێ ئیکڕی یەکەم ئەمە دەرئەنجامە فیدباکی ئەم بابەتە چییە یەکەم لە خۆشەکەمەکاتەوە ئەمە یەک دووەم سەرکە دووەم ڕێکخراوی تەندروستی گیانی هۆشداریدا لە عێراقا لە 2026 گەورەترین کارەسات لە ڕووی تەغذیەی سەحی و دروستە بێ چونکو ئیستا بڕۆ مارکێتێک هەر شەربەتەکان حتا ئەگاتە خواردەمەندەکان تا ئەگاتە بەڵام ئێمە هەڵچین ئەبێ بە پەلە ستاراتیژێک دانێن پێشینەوتیش بینەوە چۆن یعنی ئێمە ئێستا بۆ منە شاخی ئەزمەرمانەیە بۆ عربەت با 5,000 درەختی زەیتون بناشیت کاتێ جەنگی عێراق و ئێران تاوا بوو سەر کۆماری ئێران ملیۆنی داری ناشت بۆ ملیۆنی شەهیدی جەنگی عێراق و ئێران لە سەحرای کوێر و کرمانە ملیۆنی داری فستق باسی سۆزای 43 ملیۆن داری فستقەیە ئێستا لە سا 16 بودجەی ئێران لەسەر فستقە براندی خۆشێتی هەر ئەمساڵ بڕۆ سێرکە قەتەر ئیسرائیل دەوڵەتە پێشکەوتوەکانی دنیا کەنەدا کە حەساری لەسەر ئێرانە لە ڕێگەی قەتەر و ئیماراتەوە بە ملیارەها دلار فستقیان کردیەوە بۆ وڵاتەکەی خۆیان کەواتە تۆ بیرکەرەوە ئەگەر ئێمە 5 ملیۆن دار بناژین لەوێ دوای 4 ساڵ هەر دارێکیش 10 کیلۆ زەیتون بە ئەکاتە چەند حسێبی کە 5 ملیۆن زەری بدە 50 ملیۆن کیلۆکە 50 ملیۆن لتر کەواتە تۆ با بە گورگڕ تێناوە سەر ئەزمەر دەرئەنجامی فیدباکی ئێمە چێگەری ئیجازەم بە یەکەم ئەمنی غیزایی بۆ شاری سلێمانی و ئەم پارێزگا گەورە دابینەکەی یەک دوو زیاتر لە خریجی جامیعە 500 تا 1000 کەس لە دروستکەی ڕەشەبای سلێمانی نامێنێ سەوزایەکی جوانە بێت ڕێژەی ئۆکسیجین باشترە بێت پیس و شارەکە پاکەکەیتەوە اینجا کە ئەبین بە یەکەم سەرچاو و ئەبین زەیتونەکەکەین ڕۆنی زەیتونەکەین براند ئەمەیە خزمەتی کەشتوکە سەوزایەکە گەشتی بەچی مەسەلەن لە پاڵ کشتتوکاڵە خەریکی ئیسە پێڵەت خۆت منم ساڵ توانیمە 200,000 دار لە ڕێگەی نووسنگەی جەنابی کاقوبادەوە بۆ خەڵکی کوردستان بناژین خەڵک بووە 3,000 درەختی هەنارمان بۆ ناشتووە لە شار باشێر زیاتر لە 18,000 درەخت فەوتاوە ئێمە 26,000 درەختمان لە جێگەکەی ناشتوێتەوە بۆ باخەکان بە شەیەکی دو سەر پەرشتی شەکەین قەڵەمی شەکەین تا پێشەگا ئیمساڵ بەرهەمداریش دەوەرە تۆ بیکە بە ملیۆنی داری هەنار ملیۆنی داری هەنجیر ملیۆنی داری سێو ئەکاتە 3 ملیۆن ئەگەرێکی 30 کیلۆش با لە ساڵێکە 90 ملیۆن کیلۆەکە ئەمانە خەون نییە خەون نیە منی 20,000 دار لە دارە ڕوود زیاتر لە 5,000 ناشتویم ساڵش ئەو 500 تاکەم بووی تاخیر بوونەوە 5,000 دار 36 دارمان فەوتاوە چونکە بۆ خۆم بە دوایاچم ناشتن گرنگ نییە پارێزگاریکردن گرنگە بەڵام ئێمەگەر پلانمانە بێت ئەتوانین زیاتر بۆچی لە ئەفرین و حەسەکە و سووریا شاخی تایە من شاخی ئەزمەڕ مردۆ بۆ تێست دەجار لەوەی ئەوان باشترە بۆ زەیتونەکەی بۆ زەیتون بۆ بۆچی نەتوانین بیکەین یعنی تۆ سەر کە یەک بەرمیل ڕۆنی زەیتون لە بۆرسەی گیانیە 1200 دلارە یەک بەرمیل نەوتی بابە گورگور بە 6 دلارە خۆی بەڕاستی هەرێمی کوردستان یعنی خاکێکی زۆر و پیت و بەرەکەتی هەیە مەجالێکی زۆر باشی تایە کردی کشتتوکات زۆر بەرەو پێشەوە بڕوات بۆیە بەڕاستی پێویستە ئەوانەی کە کاک پەریدون باسی کرد ڕاستە ئەوانە ئەتواندرێ حکوومەت بێت ئەوانە ڕەچاو بکە و بە شێوەیەکی بەرفراوان کەرتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستاندا لە هەموو ئەو وڵاتانەی کەوا باسیەکەین کەوا لەوێ کشتتوکاڵ پێشکەوتووە لە هەرێمی کوردستان زۆر پێشکەوتوتر لێرە پێشکەوتوتر ئەبێت بەڕاستی ئەتواندرێ هەموو بەروبوومێکی کشتتوکاڵی ئێمە بەرەم بێنین زیاد لە حەدی خۆمان و بتوانین ئێمە بە بازارکردنیشی بۆ بکەین لە دەرەوە بۆ یە کردی کشتتوکاڵ زۆر گرنگە ئەبێ حکوومەت هەستێک یعنی گرنگی تەواوی پێ بدا بتوانێت بۆ ئەوی کەوا بە شێوەیەکی بەرفراوان لە هەموو ناوچەکانی کوردستان نەک لە سلێمانی لە هەموو ناوچەکانی کوردستان ئەتواندرێ ئەو مەجالە هەیە کەوا بەرەو پێشەوەی ببردرێ و بتواندرێ کردی کشتتوکاڵ بە سەرەکی لە جیاتی نەوت ئێمە گرنگی بە کردی کشتتوکاڵ بین چونکە نەوت بەڕاستی تەمەڵمانەکە یعنی ئەوەیە هەر حازرخۆری دەریهێنوی فرۆشی ئەو وڵاتانەی کەوا نەوت زۆر ئەتیمادێکە سەر هەمووی بەڕاستی یعنی بە شێوەیەک ئەو خەڵکە دانیشتووە ئیهمال بووە و کەسایەتیەکی چالاکی باشیان لێ دروست نەبووە هەر ئەوەیە بفرۆشن نەوتەکە و بیخۆن بەڵام لە هەرێمی کوردستاندا ئەگەر کەرتی کشتتوکاڵ گنی پێ بدرێ
بەڕاستی ئێمە جوتیاری زۆر باشمان هەیە و کەسی لێهاتوومان هەیە زیرەکمان هەیە و ئازا و چالاک و ئیشکەرمان زۆر باش بۆ دروست ئەبێ بۆیە کەرتی کوشتوها زۆر پێویستە یەکەم هەنگاو بتوانین گرنگی پێ بدەین بە کەرتی کوشتتوکاڵ ئەنجا پیشەسازیز ناوچەی باشمانەیە مەوادی ئەوەلی باشمانەیە منتیقەی پێنجونمان هەیە ئاسناوە ئەوە هەموو منتیقەیە بۆ پیشەسازی ئەتوانی چەندین کارخانە دەعم بکرێ بەڕاستی لە هەموو بوارەکاندا سپاس دەکەم بۆ برە ئەگەر قسەم هەیە سەرنجی خۆتم پێ من ئێستا پێتەڵێم وڵا حەزم کرد بەرنامەکەمان دوور وە بەرهێنان لە کوردستانە تەنها لە یەک کەرتا پێشکەوتووە نیشتە جێبوون یعنی سەرکێسە دەواازەستی گاردنسی دوو شقی گەروازەستی بای تقریبان 10 ملیۆن دلارە من ئەڵێم بە حکومت پارەی دوو شقە بدا بە کۆمەڵێک ئێمە گروپێکین هەموو ئەزمەڕی بۆ سەوزەکەین دوای 4 ساڵش ئەبێتە خۆشترین شار جوانترین شار ئەمنی غذایی ئەمنی قەومی تەندروستێکی ینی سەر کە پارەی یەک شقە تۆ ئەتوانی بە پارەی یەک شقە چونکە بۆ شقەیەک 120 دەفتەری حسێب بکە کەواتە بە پارەی شقی ئێمە توێن وڵاتەکەمان پێشکەین یەک کشتی تریش هەیە کە زۆر گرنگە لێرە من بە جەنابتی بڵێم زۆر گرنگە ئێستا لەم حاڵەتەدا کە من باسی یەکەم سعودیە کە سەحرای هەیە سەحرایەکی گەورەی هەیە گەورەترین دارستان دروشەکە بۆ زەیتون و بۆ پرتەقاڵ نەجەف و کەربەلا باشترین پشتێنەی سەوزیان دروست کردو بۆ وڵاتەکەی خۆیان بۆچی ئێمە لە دۆڵە ڕوتە دەست پێ نەکەین بۆ نمونە لە دۆڵە ڕوتە دەست پێکەین بە سەرتاسەری دەشتی کۆیە و هەولێر باشترین شوێنە بۆ ناشتنی سپاس دەکەم کاک مزرەمانی کەرتی کوشتتوکا بەرەو پێشەوە بڕوە کەرتی گەشت و گوزاریش لەگەڵ یا ئەڕوا چونکە بەڕاستی سەوزایی کە دروست بوو ئابووریشمانە چێتە پێشەوە کەواتە خۆش گوزارانی لەگەڵ خۆیان گەشتیاری زۆر بەهێزە بێ لە کوردستاندا سپاس بۆ بەڕێز شێخ مستەفا شێخ عەبدوڕەحمان سەرۆکی گشتی یەکێتی هاوردە سپاس بۆ بەڕێز فەریدون نامدار بۆ بەرهێنەری کشت و کاڵی ئەوەندە دەستم بۆ هەنارەوە گردووە مەزانی ئەی بیتەوە ئەوەر بۆیە دیارە بۆ بەڕێستان بەڵام یەک شت ئەڵێم داوا لە حکوومەتەکەم لە سەدا پێنج احتیمان بە کەرتی کشت و کاڵ بە ئەم وڵاتە بۆ ساڵی 2025 ینی گەنجەکانمان بێ ئومێد مەبن زۆر دەرفەتمان لە پێش زۆر میمە هەر یعنی سەرکە لە سێ بەرهەماتوانی تۆ 100 ملیۆن یۆرۆ بگەڕێنیتەوە سپاس دووبارە سپاسانەکەم سپاس بۆ گفتوگۆ بەسوودا بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردن ئێوەش هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ بە هیوایەوەن کە کوردستان هەر ئاوادان بێ و بتوانین هەمووانی لێرە باسییان کرد ببێتە واقع و بتوانین لە چەند ساڵی داهاتوە گفتوگۆ لەسەر بەرەو پێشچووری بن خواتان لەگەڵ